ئێمە گەشتوینەتە ئەوەی کە پەروەردگارمان تاک و تەنهایە، کەسی لێ نەبووە و کەسی لێ نابێ، ئەو پەروەردگارە مناڵی نەبووە، والعیاذ بالله. تۆمەتێکی گەورە بۆ خوای گەورە جەل جەلاله و بۆ مەڕیەم کە زینای کردبێ، والعیاذ بالله. خواسیانە خوا ڕوح القدس و عیسا و مەڕیەم، نەخێر خوا خۆی بەتەنها عیسای کوڕی مەڕیەمە. ئەم عەقڵە بۆ گەنانە من و تۆشیین بەو هەموو شیعارەی کە هەمانە، شیعاری جوان کە ڕۆژانە 17 جار بەس لە نوێژە فەرزەکانە، ئەگەر نوێژەکانمان بکەین بە تەواوەتی بەس لە فەرزەکانە 17 جار ئەڵێن ئیهدینا الصراط المستقیم، خوایان هیدایەتمان بدە بۆ ڕاستە شەقامی ئیسلام، بۆ سەر ڕێگاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، صراط الذین ئەنعەمتە عەلەیهم، بۆ سەر ڕێگەی کێ؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام، و پاشان ئادەم عەلەیهی سەلام، و پاشان نوح عەلەیهی سەلام، ئیبراهیم عەلەیهی سەلام، پێغەمبەران بەگشتی ئەوانەی کە نیعمەتی خۆت بەسەردا ڕشتون، غەیری المەغضوب عەلەیهم ولا الضالین. خوای گیان بە دوورمان بگرە، پشتمان بکە لە ڕێگەی یەهود و نەسارا، ئەوانەی کە بە تۆ ئەڵێن خوا و منداڵت هەیە، ئەوانەی کە ئەڵێن ئێمە کوڕی تۆین، ئەوانەی کە ئەڵێن عیسا خۆی خوایە و تۆ خوانیت، ئەوانەی کە ئەڵێن تۆ بەشێکیت گرتووە و دوو بەشی تر ماوە، مەڕیەم و عیسای کوڕیشی. خوایە بە دوورمان بگرە ئالەم ڕێگا قەبیح و پیسانە. هەموو ڕۆژێک دوعای تۆ ئەمەیە براز دەکەم، صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خوایە بە دوورم بگرە لە ڕێگەی ئەوانەی کە گومڕا و سەر لێ شێوا بوون، بەهۆی ئەوەی زانیویانە و لایان داوە کە یەهودیەکانن و نەیان زانیوە و گومڕا بوون بەهۆی هۆکاری نەزانیەکان کە نەساران.